بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئەزیزان و خۆشەویستان من دانا محەممەد لە پرۆگرامێکی نوێ بە ناوی هۆڵی پەرلەمان لە خزمەتتانە دەبم. خۆشەویستان لای هەمووان ئاشکرای ئێستا ئێمە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنین بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. کۆمەڵی دادگەری کوردستانیش بە ژمارەیەک کاندیدەوە بە لیستی ژمارە 147 لە هەر چوار بازنەکەی هەرێمی کوردستان خۆی ئامادە کردووە بۆ پەرلەمانی کوردستان. خۆشەویستان ئێمە دەمانەوێت لەم بەرنمەیەدا کاندیدەکان بێنینە ئێرە پرسیاریان لێ بکەین بۆ دەیانەوێت بچنە پەرلەمان، ئەو یاسایانە چین کە دەیانەوێت دەستیان تیایی هەبێت لە دەرچواندنیدا. کۆمەڵ هەمیشە وتوێتی ئێمە لە بەرەی گەلدا بووین، لە بەرەی ستەم لێکراواندا بووین. چۆن بزانین لە ڕێی پەرلەمانتارەکانیانەوە هەم لە ڕابردوو هەم بۆ داهاتوو بەم شێوەیە دەمێننەوە. دەمانوێت بزانین چۆن دەست و پەنجەیان لەو یاسایانەدا دەبێت کە ناسنامەی موسڵمانێتی خەڵکی هەرێمی کوردستان ئەنەخشێنێت. ئێمە لە ئەڵقەی یەکەمی پرۆگرامی هۆڵی پەرلەمان میوانداری زۆر بەڕێز عومەر گوڵپی سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی کاندیدی ژمارەیەکمان کردووە. بابە ڕێزیان فەرمێ فەرموو مامۆستا. سەلام مامۆستا، بەخێر بیت، سەرچاو بەخێری مامۆستا، حاڵە حاڵە تەندروستیت. پێشەوەی بە سوپاس ئیشەڵا بەو هیوایی کە بتوانین خزمەتێ بە کاندیدان و بە لیستی کۆمەڵ بکەین و ئەو کورسە پرتەقاڵی کە لە هۆڵی پەرلەمانیش هەیە ژمارەکان زیابێت. پێشەوەی جدیات لە بەرنمەکە و هەندێک پرسی سیاسی و جدی باسکەین حەزەکەم هەندێک بابەتی کۆمەڵایەتی لەگەڵ بەڕێزە دواسکەم. لەکەیەوە زەواجت کردووە؟ من لە 2007 بەپی زانیاریەکانی من خێزانت هەورامی نییە. ئەمە گرفتی بۆ تەلەفۆنێک لەگەڵ خزمێکی هەورامی میوانێک لەگەڵ کێتە ماڵەکەتان دروست نەکرد. تاوان ئەمە باسی سەرەتا کە سەرانێ فێریش ڕاهات بێ سەرەتاکەی گرفتێکی دروست ناکرد. نا گرفت نییە، خۆی ڕاستە هەورامی شێوەزارێکی جیاوازە، بەڵام هەورامی و سۆرانی و بادینی یا کرمانجی ژوور و ئەگەر ئەو کەسانی تۆزە زیرەکن ورد بنەوە دیقەت بدەن ئاسانە بتوانن لێ کتێ بگەن. یانێ تۆ بڵێ خێزانم ورد و زیرەکە؟ من وەسفیکەم وایە بە زیادیشەوە. زۆر باشە، خاوەنی سەر مناڵم. سپاس بەخوا چوار. خۆی گەورە لێتان نەسن و بەرەکەت بکێتە تەمەنیانەوە. مناڵەکانی هەورامیە زانن؟ هەر چواریان هەورامیە زانن، بچکۆلە بچکۆلەکەیان نەبێت کە 2 ساڵ و نیوە. تۆ لە ماڵەوە بە هەورامی قسەیان لەگەڵەکەی؟ خۆی من بە هەورامیش ساکەم و بە سۆرانیش ساکەم و ئەو سەریان لێ تێک نایە بەڕاست؟ نا، هەردوو زۆر بەباشی هەردووکی فێر بوون، بەڵام بەشێکی گەورەشی فەزڵ و چاکەی ماڵی باوکمە. خۆی گەورە لە باوکم خۆش بێ، تاو کاتێ لە ژیان نبوو 2 ساڵ لەمە پێش هەمیشار بە هەورامی قسەی لەگەڵەکردن. تەبعاً من لەگەڵ ماڵی باوکما بەیەکەوەین، هەر قات سەر و خوارینەوە 15 ساڵە هەر بەیەکەوەین. بۆیە یعنی یەکێک لە وەکو ناوەندێکی ڕاهێنان وابوو بۆیان هەمیشە لەوێ بە هەورامی قسە. بەڵام کە هاتنەوە سەرۆ لەگەڵ دایکیانە بە سۆرانی ئێستا دایکیان تاو هەورامی باش دایکشیان بەباشی هەورامی تێگا قسەی پێکە، بەڵام ئەگەر بێ قسەی پێکا و جارجاریش نەخێر. ئەی تۆ خزم و برادەر و کەسەکان ئاگادارکرێتەوە گە قسەیەکی نهێنی یا شتێکیان هەبێ بە هەورامی نێڵن چکە خێزانەتیەکە؟ وەڵا هۆ مناڵەکانیش هەر زۆر جار مەسەلەن لە شوێنان کە وەستاون گویان لێ بۆ 2 هەورامی بەیەکەوە قسەیان کردو و جیان کوڕە خۆ کەس لێمان تێناگە ئەو شتانە کەشف بن. مامۆستای خوا بەخێر بێ، ئەمانەوێ لێرە بە دوا بچینە سەر کۆمەڵێک بابەتی جدی. من ئەو کورسیە پرتەقاڵی وەکو هێمایەک بۆ با بڵین یەک کورسیتاندانا بەنیازی زۆرین جا ئەوە وەکو هێمایەکەتەن ها لە نێو کورسیەکانی هۆڵی پەرلەمانە ئێمە ئەمانەوێ ئیشەڵا ئەم کورسیە چەندان کورسی تر بێ، ئەویش بە هەوڵ و هیمەتی ئێوە پاشان نەسرەتی خۆی پەروەردگار. فەرموو سەر کورسی پرتەقاڵی. خولی پێش و 7 بووین، بەڵام ئیشەڵا ئەم جارە بەنیازی زۆر زیاتر. ئینشاڵڵا. مامۆستا عومەر، ئەمەوێ بپرسم جەنابەت لە خولی پێنجەمیش پەرلەمانتار بووی بێگومان، هەڵبەت لە سەرەتای خولەکەوەنا بەڵام پەرلەمانتار بوویت. بۆچی ئێستا خۆت بربژێر کردوێتەوە یان ڕاستتر بڵێم
حیزبەکەت کۆمەڵی دادگەری بربژێری کردویتەوە بۆ ئەتێ دووبارە لەسەر کورسی پرتەقاڵی لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە دابنیشیت هۆکارەکەیم پێ بڵێ بۆ من و بۆ دەنگدەر و بینەران. زۆر سپاس کاک دانا بناوی خۆی بەخشندەی میهرەبان. طبعاً بەڕاستی ڕاستە ئێمە لەسەر لیستی پرتەقاڵ و لیستی کۆمەڵین، بەڵام کاتێک چینە پەرلەمان نوێنەری هەموو خەڵکی کوردستانین و لەوێ بەڕاستی ڕەنگەکە لە خۆمانەکەینەوە دیفاع لە هەموو خەڵکی کوردستان، ژیانیان، دینیان، قوتیان، ئاو کارەبایان، بژێویان، دامەزراوەکانیان هەموو ئەمانەکەین. بەڵام سروشتی شەکە وایە جەنابتان فیکرێکە زۆر زۆر جوانە کە بەڕاستی ئێستا لیستی کۆمەڵ کە بەشداری هەڵبژاردنەکانەوە کێبڕکێیەکی سەختی لە بەردەمایە زۆر زۆر گرنگە کە خەڵک هەم بمان ناسێتەوە هەم پشتگیریمان بکە تاوەکو ئەوەی لە ڕابردوو کردومانە باشتر بیکەین. طبعاً بەڕاستی خۆ پاڵاوتن بۆ ئەم ئەرک و بەرپرسیارەتێک گەشتیانە ئەرکێکی بەڕاستی زەحمەتە و قرارێکی قورسیشیە بڕیارێکی زۆر زۆر قورسیەوێ یەکێک لەو بڕیارە قورسیانەی لە ژیانی هەر ئینسانێک کاتە سەورەکەم بۆ من وابوو لەوە چێ بۆ خەڵکی هەروە بوو بێ ئەوەیە کە خۆت بەربژێرەکەی یاخود ڕازیەبی بە بەربژێر بوون. طبعاً چوونە ناو پەرلەمان یا هەر کایەکی تری گشتی کە تیایدا دەرفەتێکی خزمەتکردنت دەسەکەوێ یەکەم جار ئەبێ سوپاسی خوای گەورەی لەسەرکەین چونکە خوای گەورە ئەم دەرفەتەی بە هەموو کەس نەداوە و یا توانم بڵێم لەم ڕێگەیە هەموو کەسی تاقی نەکردوێتەوە بۆیە ئەمە هەم دەرفەتێکی زیێڕینە بۆی ئینسان بتوانێت خزمەتی تیا بکە و هەم تاقیکردنەوەکی قورسیشە بۆ ئەوەی ئینسان هەمیشە بەر لەوەی لە بەردەم خەڵکی کوردستانە وەڵامی پرسیارەکانی حازرکە ئەبێ بۆ لای خوای گەورە ئەو ڕۆژەی کە زیندووە کرێنەوە کە لە بەتەنها ڕائەگیرین لەسەرەوەی کردومانە لەسەرەوەی وتومانە لەسەرەوەی ئەو بەرپرسیارەتیانەی لەسەر شانمان بووە پشتیوان بەخوای گەورە ئێمە لەگەڵ بەڵێنەکانمان لەگەڵ خۆ بەربژێرکردنمان هەموو ئەمانە ڕازگۆوە بین خوای گەورە یارمەتیمان بدا وەڵامەکانی قیامەت ئاسانتر باشتر بدەینەوە و لە دنیاش لە بەردەم خەڵکی خۆمانە ڕوسور بین سەربەرز بین. لە خولی ڕابردووە من دەرفەتێکی زۆر زۆر باش بوو و ئەلحەمدوللا توانیم لە ماوەی 2 ساڵ و نیوە هەموو ئەوەی لەسەر شانی پەرلەمانتارێکە زۆر زۆر بەباشی جێبەجێ بکە تەنانەت من هەوڵمەدا 2 قات و 3 قاتی شکار بکەم تعویزی ئەو 2 ساڵە بکەمەوە کە لەوێ نەبووم چکە پێش من کاکسۆران لەوێ بوو من لە ئەنجامی وازهێنانی کاکسۆران کە بەهۆی فشاری لایەنەکانی دەسەڵات بە تایبەت پارتی و پێکهاتەکانەوە وایان کرد کاکسۆران لە پەرلەمان نەمێنێ من بە پێی ئەنجامی دەنگەکان و بە پێی یاساکانی کۆمیسیۆن دوای کاکسۆران ئەبوو من بچمە پەرلەمان لەو دەرفەتە کە 2 ساڵ و نیو بوو ئەلحەمدوللا توانیم ئەوە بکەم کە بەڕاستی لەو چەندێک پەرلەمانتار بە 2 خولیش نەتوانن بیکەن ئەمە طبعاً تەنها ئیدعایەک نییە ژمارە و داتا و زانیاریەکان ئەوە ئەسەلمێن و خەڵکیش باشترە توانێت قرار بدا بۆ ئەم جارەش من زۆر زۆر سپاسی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری هەروەها ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵ و هەموو کەوادر و ئەندام و لایەنگرانی کۆمەڵەکەم کە متمانەیان بە ئێمە هەبوو کە ڕامان سپێرن جارێکی تر بۆ ئەو ئەرکە و من لە گەڕی یەکەمی دانانی کاندیدەکانە خۆم بەڕاستی کێشایە دواوە لەوەی کە ئەو بەرپرسیارەتە قبول بکەم خۆم لادا لەوەی بەرپرسیارەتەکە قبول بکەم بەڵام لە گەڕی دووەمی دانانی کاندیدەکانە نەمتوانی لەو بەرپرسیارەتە دەرچم و ڕازی بووم بە خۆ کاندیدکردن پشتیوان بەخوای گەورە دەستمان داوەتە ئەرکێکی قورس چاوەڕوانیمان ئەوەیە لە هەر ئینسانێکی بە ویژدان لە وڵاتە لەگەڵمان دەستباگەر بێ پشتیوانمان بێت و پشتیوانی لیستەکەمان بێ. مامۆستا جەنابەت ئەزمونێکی لە تەمەنی خۆتە ئەزمونێکی باشت لە مامۆستایەتی لە ڕۆژنامەنووسی هەتا لە کاروباری حکومی جەنابەت ماوەیەکی زۆر بەڕێوبەری چاکسازی و کۆمەڵایەتی بوو لە بەڕێوبەری گشتی چاودێری و کەشبێزانی کۆمەڵایەتی خولی لە پەرلەمانیش لە خولی پێنجەم ئەندام بوویت ئەم ئەزمونانە چی فێر کردووی و ئەتەوێت بەم پاشخانەی کە پی فێر بووی لەم ئەزمونانەوە لە داهاتووە چۆن بەکاری بێنیتەوە بۆ خزمەتکردنی گەلەکەت؟ لە ڕاستیە هەموو سپاسی خوای گەورەی ئەوێ کە ئێمە دەرفەتی ئەومان هەبوو بخوێنین و بچین لە زانکۆ بە کالۆرۆز بەدەست بێنین لە ئامار و دواییش ببمە مامۆستای بیرکاری 12 ساڵ لە ئامادەیەکانی هەڵەبجەی شەهید لە هەڵەبجەی تازە لە زەڕایەن لە سلێمانی مامۆستا بووم مامۆستای وانەی بیرکاری
ئەمە ئەزمونێکی زۆر باش دەداتێ بەڕاستی لە بواری ژمارە و داتاکانە. دوای ئەوەش کە بەڕێوەبەری گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی بووم لەوێ زۆر بەباشی لە معاناتی خەڵکی کوردستان بەتایبەت خەڵکە پەراوێزخراوە مەحرومە بێ کەسەکەی کوردستان زۆر بەباشی تێبگەم و زۆر بەباشیش بزانم چۆن ئیشیان بۆ ئەکرێ و چۆن ئەتوانرێ پشگیری بکرێن و خزمەت بکرێن. کاری ڕۆژنامەنووسیش کارێکی زۆر پیرۆزە کاکدانا ئەوەی ئێستا ئێوەیکەن بەوە نییە کە لەگەڵ ڕێزمە ئێستا بەهۆی زۆربوونی میدیا و بەتایبەت میدیای سێبەری کردراو بە پارەی دزراوی ئەم میلەتە وایان کردووە تۆزێ لە سومعی میدیاکار و ڕۆژنامەنووسیان داوە و ئەگەرنا ڕۆژنامەنووسە بە تواناکان بە سەلیقەکان زیرەکەکان بە ویژدانەکان کارێکی زۆر پیرۆز ئەنجامەدەن. من ئەو ماوەی تەمەنم لەگەڵ خوێندن و لەگەڵ هەموو کارەکانی ترم وەکو ڕۆژنامەنووسیش ڕۆژنامەی وەرچەرخان سەرنووسەری بووم، هی قوتابیانە ڕۆژنامەی کۆمەڵ ئەندام بووم تایان نووسەر بووم تایە، دوایش لە کەناڵی پەیامیشمان کردو. ئەمانە یەک شتت پێ بەخشێ ئەویژەوەی تۆ بەکەم ڕازی نەبی و تۆ شتە باش و چاکەکان بڵی تەواوە ئەمە زۆر باش و چاکە، ئەوەی کە خراپە بێت ئیشی لەسەرکەی. ڕۆژنامەنووس عادەتی وایە ئیشی ئەوە نییە بە شەقامێکە ڕۆژت مەسەن 10 گڵۆپ هەیە نەسوتاون ئیشەکان ڕێکوپێک یەک گڵۆپی سوتاوی تیابێ ئەبێ ڕۆژنامەنووس چاوی لەو گڵۆپە سوتاوە بێ. ئەمە وا ئەکا سەلیقەیەک بە ئینسان بدا لە کاری پەرلەمانتاریە کە ئەوەی چاکە و باشە زۆر باشە ئەو بەپێی یاساکان کراوە ئەرکی حکومەت و دەسەڵاتەکانە. ئەوەی خراپە و کەم و کوڕیە بێ چاومان لەسەر بێ بیدۆزینەوە بە وردی کەم تەرخەمیۆنی کردووە کەم تەرخەمیە گەندەڵیە خراپەکاریە دزیە بە هەدەردانە ئەمانە بدۆزیتەوە و ئەمانە بە دوایە بچی و چارەسەریانکەی. 2 ساڵ و نیوی کاری پەرلەمانتاریش بەڕاستی ئەزمونێکی زۆر دەوڵەمەند بوو واد لێکە ئیتر بۆ خولی داهاتوو ئەگەر چی سپاس بۆ خوا من بەو جهد و ماندووبوونەی کردم هەر یەکسەر دەستم پێ کرد بوو، بەڵام بۆ خولی داهاتوو هەر بە تەواوەتی ئامادە بین، یعنی وەکو بڵێ لە تاقیگەیەکە ڕاهێنرابی بە تەواوەتی ئیتر کە ئەچیتە سەر بوارەکەی خۆت یەکسەر کارەکەی، یعنی چاوەڕێوە ناکەی فێربی تو اینجا کارکەی. ئەمە یاربەتی دەرێکی زۆر باشە نەمەزمونانە. مامۆستا عومەر کۆمەڵی دادگەری دروشمی ئەم جارەی بۆ پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم بۆ ئەم هەڵبژاردنە دروشمەکەی ڕایان دەگرینە. من حەزەکەم لە جەنابەت بپرسم وەکو کاندیدێک چی ڕاگرن چێ ڕاگرن چۆن ڕایگرن، هەنی ئەمە پرسیارە بەڕاستی. دروشمی ڕایان دەگرین لەوە هاتووە کە بەڕاستی هەرێمی کوردستان شێوازی حکومڕانیەکەی شێوازی بەڕێوەبردنەکەی گەشتۆتە ئاستێک ئیتر ئەبێ بە هەمومانەوە ڕایان بگرین و ڕێگە نەدەین ئەم شێوازە حکومڕانیە بەردەوام چێ ڕابگرن دەسەڵات ڕاگرین یەکێتی و پارتی ڕاگرین حکوومەت ڕاگرین لەم شێوازە حکومڕانیە کە هەمومانە زانین ئەم شێوازە حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەم جۆرەیە کە سەروەت و سامانی ئەم میلەتە بۆ بەرژەوەندی گشتی بەکار نایێت، بۆ بەرژەوەندی تایبەت و حیزبەکانی دەسەڵات و بنەماڵەکانیان بەکارێت و هەرێمی کوردستان هەر بەردەوام لەسەر و لێژبوو ناوایە، یعنی ئەو چاوەڕوانی کە خەڵکی کوردستان هەیبوو لە دوای ڕاپەڕین کە دروستکردنی کانێکی سیاسی کە بەرقرارکردنی عەدالەتی کۆمەڵایەتی عەدالەت و لە ناوی عەدالەتی کۆمەڵایەتی کە دروستکردنی دامەزراوە کە دامەزراوەکان محتەرەم بن ممارەسەی کاری خۆیان بکەن وەک پەرلەمان وەک دەسەڵاتی جێبەجێکردن وەک دەسەڵاتی با بڵێن ئەنجوم دادوەری و دەسەڵاتەکانی تری کاری چاودێری و بۆ سوپایەکی نیشتیمانیمان هەبێ هیچ یەکێک لەمانە نەهاتوە دێتی ئەوەی کە هەیە بەڕاستی قابلی ئەوە نییە یعنی بەراوردی بکەیت بۆیە ئەبێ ئەم شێوازی حکومڕانی ڕاگرین هەرێمی کوردستان دروستکەینەوە هەرێمی کوردستان نێڵین لەوە زیاتر لەگەڵ ڕێزمە بچێتە دۆخێکەوە کە من ئەتوانم دوور لە ڕووی بینەران بە دۆخی زەلکاوی ناو بنێم زەلکاو لەوە زیاتر تۆ مەسەلە نەوتت هەبێ داهاتی ناوخۆت هەبێ ئاوی شیرینت هەبێ خاکی بەپیتت هەبێ 4 فەسڵت هەبێ سەرزەوی و ژێرزەوی کوردستان هەمووی زێڕ و زیو بێ کەچی خەڵکێک هەبێ بە هەژاری بژینەک خەڵکێک ئەو لایەنانی ئێوە بەتەمان بیان وەستێنن بەڵێ هێز و پارەیەکی باشیان لە بەردەستایە ئێوە ئەتانەوێت بەچی ئەوان بوەستێنن ینی ئێوە ئەو پارە و هێزتانەیە یان ئەو پارە و هێزە لە بەرامبەر بابەتێکی دیکە خۆی ڕناگرێت ئەوان ئێمە ئەزانین چەک و پارەیان هەیە ئەوە حەقیقەتە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ئێمە خۆمان ئەزانین و ئەبێ هەموو خەڵکێکی لە کوردستانیان بزانێ ئەویژەوەیە ئیرادەی خەڵک لەسەر و چەکەوەیە ئیرادەی خەڵک ڕاستێتی و حەق و عەدالەت
لەسەر و چەک و پارەوەیە لە هەر شوێنێک خەڵق قسەی کردبێت چەک وەستاوە یعنی نموزەجی زۆر زۆرن هیچ سیستەمێکی دیکتاتۆر هیچ سیستەمێکی ستەمکار هیچ سەرۆکێکی گەندەڵ و خراپەکار نەیتوانیوە دوجار لە بەردەم ئیرادەی خەڵکا خۆی ڕاگرێەوە بەهۆی هێز و چەکەکەیەوە بمێنێتەوە مانەوە ئەگەر حیزبێک ئەگەر هێزێک ئەگەر کەسێک بیاوێت خۆی و حیزبەکەی و فکرەکەی لە حکومڕانیەتیا بمێنێتەوە ئەبێ پشت بە خەڵک و بە عەدالەت ببەستێ هەر هێزێک عەدالەت و خەڵک و خۆشەویستی خەڵکی لەدەستدا بە دڵنیاییەوە نامێنێتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە وەستاوەتە سەر کات وەستاوەتە سەر هاوکێشە سیاسیەکان هاوکێشەی ناوخۆیی هاوکێشەی هەرێمی هاوکێشەی جیهانی هەر بە هەزار حاڵ ئەم هاوکێشانە گۆڕانکاریان بەسەرات یەکسەر ئەو سیستەمانە داڕوخێن مەسەلەن ئەو سیستەمەی لە ئەفغانستان ئەمریکا دروستی کرد 20 ساڵ بە چەک بە پارە بە هەموو شێوەیەک پشگیری کرد بەس لەبەرەوەی کارزای خۆشەویستی خەڵکی لەگەڵ نەبوو و ئیرادەی خەڵکی لەگەڵ نەبوو لە ماوەی شەو ڕۆژێکا کە ئەمریکا کشایەوە سیستەمەکە داڕوخا هەرسی هێنا و لە زۆر وڵاتی کەش مەسەلەن سەدام لە ماوەی 10 ڕۆژە ملیۆنێک چەکی چووە ماڵەوە بۆ دیعای گەورە گەورەشیەکە کاتێکە 18 ساڵ جەنگی ئێرانی کرد و ئەوروپا و ئەمریکا پشگیریان کرد بەڵام دوایی کە چۆنە لەگڵۆری کەوتە لێژی ئیتر پشتیان تێکرا ئەگەر بە منتیقی چەک و هێز و ژمارەی سەرباز بووایە سەدام ئەبوو لانی کەم 1 ساڵ شەڕی لەگەڵ ئەمریکا و کاتەمە بە دەنگدانەکرێ بە دەنگی هاوڵاتی و تاکەکرێ بە ئیرادەی خەڵکەکرێ دەنگدان یەکێک لە قۆناغە گرنگەکانی کە ئیرادەی خەڵکی تیا دەرەکەوێ هێزێک ناتوانێت بمێنێتەوە کاتێک گەزانێر کاتێ سندوقەکانی دەنگدان کرایەوە هەموو دژی ئەوە یعنی ئەمە نقطەی گرنگە ئێستا کاکدانا لە هەرێمی کوردستانە نزیکەی 3 ملیۆن هاوڵاتی مافی دەنگدانیان هەیە و کارتی بایۆمەتریان تازە کردوێتەوە تاوان ژمارەکە زیاترە دەر بەڵام کارتی بایۆمەتریان تازە نەکردوێتەوە ئەو 3 ملیۆنە گریمان 500,000یان لە هیچ بارودۆخێکە ناچن بۆ دەنگدان مەسەن بەتەمەنە یا زۆر دەوڵەمەنە بەلایە گرنگ نییە بەداخەوە ئەو زۆر دەوڵەمەنانەژە بێ ویژدانیان بجوڵێ ئەگەر ژیانی خۆیان باشە ژیانی خەڵک خراپە لە پێناو ئەوانە یعنی هەڵوێستیان هەبێ گریمان 500,000یان لە هیچ حاڵەتێکە ناچن بۆ دەنگدان 2 ملیۆن و 500,000 گریمان 500,000یشی بە چاوترساندن بە خەڵەتاندن بە فشارکردن بە چاوسورکردنەوە بەنان بڕین بە هەموو ئەمانە دەنگ بە یەکێتی و پارتیەدەن کاکە 700,000یشیان 2 ملیۆن یا ملیۆنێک و 800,000 ئەمێنێتەوە ئەمانە بچن دژی لایەنەکانی دەسەڵات دەنگ بدەن لێ پرسیینەوەیان لێ بکەن سزایان بدەن لە هەرێمی کوردستانە بارودۆخێکی تازەیەتە پێشەوە ئێمە ئەزانین یەک قۆناغی هەڵبژاردن هەموو شتێک ناگۆڕێ بەڵام گۆڕانکاریەک ڕوو ئەدا کە زەمینەی گۆڕانکاریەکانی ترهێنێتە پێ بۆ نمونە ئەگەر ئێمە پەرلەمانێکمان هەبێت پەرلەمانتارەکان نوێنەرایەتی دەنگی حەقیقی خەڵکی کوردستان بکەن لەگەڵ سوێندەکانە ڕازگۆ بن و چاودێرێکی جدی بن لەسەر حکوومەت دەرفەتیەوە ڕەخسێت و یاسای باشت هەبێ بۆ بواری پەروەردە دەرفەتیەوە ڕەخسێ لێپرسینەوە لە حکوومەتکەی دەرفەتیەوە ڕەخسێت و هەوڵ بدە ئەم داهاتەی لە خەزانەی گشتیە هەیە بیگەڕێنیت لە هەرێمە هەیە گێڕێنیتەوە خەزانەی گشتی دەرفەتی ئەوە هەیە ئەم هەولێر و سلێمانیە نەمێنێت دەرفەتی ئەوە هەیە هێزەکان مەسەلەن لە دامەزراوی نیشتیمانیا کۆ بکەیتەوە دەرفەتی زۆر ئەڕەخسێت دەرفەتی ئەوە ژەڕەخسێ کە خەڵک ئازادانە تعبیر لە ڕێی خۆی لە بیر و باوەڕی خۆی لە ئاینی خۆی لە هەموو ئەمانە بکە بۆیە یعنی هەڵبژاردن دەرفەتێکە کە ئەگەر خەڵک زۆری نەکە بچێ بەشدار بێ و دەنگ بدا بەڕاستی ئەکرێ گۆڕانکاری ڕووبدا مامۆستا کۆمەڵ ئەگەر سەرکردەکان یەبینی لێ دوانەدەن قساکەن پەرلەمانتارەکانی کادرەکانی هەر کەسێکی بینی خۆی لە بەیاننامە فەرمیەکانیان لەو بەرنامەی کە دایناوە بۆ با بڵین بانگەشە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانوشان هەمیشە باز لەواکە ئەڵێ ئێمە لە با بڵین لەبەرەی خەڵکی مافخورا و ستەمدیدە و مەزڵوما بووین بە فعلی و بەکردداری من ئەمەوێت لە تۆ بپرسم هەم وەک ڕۆژنامە نووسێک هەم وەک ئەوەی کە ماوەیەک لە وەکو بڵێ کارمەندێکی حکوومەت بووی لە بەڕێوەبەرایەتێک هەم وەکو پەرلەمانتارێک ئێوە چۆن لەبەرەی خەڵکا بوون خۆی لە ڕاستیان لەبەرەی خەڵک بوون ئیدعا نییە ڕۆشتن بۆ ناو بازار و چاخواردنەوە نییە و لە فێ بگرە بەدەستەوە و یا بە ناو بازاری کەلارە بە کۆپتەر بچۆ بۆ کەلار
لە کەلاریش ئاوا بچەوە بۆ بکۆپتەر ینی بۆ بەجادەکان ڕویان هەر ئەسڵەن ڕویان نیە بەجادەکە بڕۆن هەر جادەکەی سەلامەتی دەسەڵاتدارەکان نەجادەی هەولێر دووکان نەجادەی کەلار تاوەکو زەڕایەن نەجادەی ڕانیە تاوەکو دووکان سەلامەتی بۆ دەسەڵات دەستەبەر ناکە بۆیە ئەوان بە کۆپتەر هاتوچۆکەن و بە فڕۆکەی تایبەت هاتوچۆکەن لەو نێوانە بۆیە بەرەیگەلبوون لەوان نییە کە تۆ بچی لەگەڵ خەڵک چای بخۆیتەوە لە فێ بخۆیت و ئیتر تا 4 ساڵی تر فەرامۆشیان کەیت و بایان لێ بکەین نا لە ڕاستیا بەرەی ئەوەی کە ئینسان ئەڵێ لە بەرەی گەلم یا هێزێکی سیاسی وەک کۆمەڵ ئەڵێ لە بەرەی گەلم بە کردداری لە بەرەی گەلە و لە هەموو ڕێگەکانەوە یەکەم لە پەرلەمانی کوردستانەوە ئێمە بەرگریکاری سەرسەختی خەڵکی کوردستان چۆن ئادەی ئێوە تۆ لە خولی پێشوات چۆن لەبەرەی خەڵکی ستەمدی دەبوون ئەو پەڕیتوانامە هەوڵمان داوە چاودێری کارەکانی حکومت بکەین لە ناو هۆڵی پەرلەمانە لە لیژنەکانە لە ڕای گشتیەوە ئێمە بەرگریمان لە ژیان و ماف و قوتی خەڵک کردووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هەموو ڕێکارێکی پەرلەمانیمان گرتوۆتە بەر بۆی حکومت لێ پرسینەوە لێ بکەین یعنی تۆ کاک وەسیلەی پەرلەمانی ئەمەیە بۆ نمونە بۆ ڕێگاکانی چاودێریکردنی کاری حکومت پرسیارە چ بە نووسین چ بە زارێکی و پاشان میوانداریکردن و بانگێشکردنی حکومەتە بۆ ناو هۆڵی پەرلەمان و پاشان پرساندنە کۆتاییەکەی پرساندنە ئێوەتان کردووە ئێمە هەر سێ ڕێگەکەمان کردووە لە قۆناغی پرساندن نەچوینەتە قۆناغی وەرگرتنەوەی متمانە لەبەرەوەی ژمارەی پێویستمان نەبووە یعنی ئەگەرنا ئێمە بە دڵنیاییەوە حکوومەتێکی لەم جۆرە بەشانی خەڵکی کوردستان نازانین و ئەبوو متمانی لێوەرگرینەوە بەداخەوە ژمارەمان وەکو پێویست نەبوو بە دڵنیاییەوە لە داهاتوە ژمارە پێویستمان هەبێ ڕێگە نادەین حکوومەتی لەم جۆرە بەسەر خەڵکی کوردستانەوە کوێخایەتی بکە ئەڵێم کوێخایەتی ناڵێم حکومڕانی چونکە حکومڕانی بە پێی سیستەم و یاسایە بۆ ئێستا یەکێتی و پارتیەکەن سیستمی حکومڕانی نییە کوێخایەتیە ناوەڵە هیچی یعنی تۆ کاتێک حکومڕانیە تو خۆت تەنانە دەگەر زۆرینەی خەڵکیش بەدەست بێنی کاکدانا کاتێ چوویتە حکوومەت ئەبێ بە یاسا کارکەی نابێ یاساکان وەلانی مەسەڵ وەڵا بە جۆرێک کە هیچ سیمایەکی حکومەتداری و یاسای پێوە دیار نییە عنی مەسەلەن کاگدانە لە 2013ەوە هەرێمی کوردستان یاسای بۆ جێی نییە ئەمە ناوەنی چی بێجگە لە کوێخایەتی هیچی کەی ناونانی بۆ نمونە سندوقی خانشینید نییە ناوێنی چی بۆ نیتە کو ئەو پارانە چیان لات دەسەبا بۆ سندوقی شێر پەنجە ئەمە کوێخایەتی نییە مەسەلەن دەسەبات بۆ بڕینی موچەی خەڵک ئەمە کوێخایەتی نییە خۆی حکوومەتێک لە هەموو دنیا یعنی نەبووە حکوومەت بەشێک لە موچەی موچە خۆران ئەگەر یەکێتی و پارتی ڕازگۆن لەگەڵ خەڵکی کوردستان با بێن نمونەیەکمان بنێ لە هەموو دنیا بڵێ فلان ساڵ لە فلان وڵات حکوومەتێک هەبوو پارەی موچەخۆرەکانی نەدا پاشەکەوتی کرد لی بڕی نازان چی کرد شتیوانە حکوومەت دەگەر نەیتوانی موچە بدا بێ بچێتەوە ماڵەوە یاسا ڕێگەیەکی کەی هەیە لە پەرلەمانەوە یاسا هەموارکە بۆ جۆرەیە گونجە لەگەڵ دۆخی داراییە بەڵام ئەمان جورئەتی ئەوەیان نەبوو بچووکترین پێشێلکاری بەرامبەر بە مافی خەڵک بهێنە پەرلەمان چونکە بە تەواوەتی لە سەریانەکەەوە خەڵکی کوردستان بۆی ڕوو نەبوویەوە یەکێتی و پارتی نەک حکوومەتەکەیان نوێنەرەکانیشان لە پەرلەمانەوە لەوێەوە خەریکی قوتبڕینی خەڵکو و باڵێن دەستکاریکردنی ژیانی بۆچی ئەم شوخایەتیان بۆ چۆتە سەر بۆیان چۆتە سەر لەبەرەوەی لەبەر دوو سێ هۆکار یەکەم لەبەرەوەی کە بارودۆخێکی ناوخۆیی یارمەتی داون هەڵبژاردنێک لە ئاستێکی باشە نەکراوە هەم باش بە پێی پێوەرە و ستانداردە جیهانیەکان کە هەڵبژاردنێکی پاک بێ و هەم باش بە پێی پێوەری بەشداری خەڵک بە شێوەیەکی جدی چونکە بەڕاستی بایکۆتی هەڵبژاردن لە خولی پێشووی پەرلەمانە لەلایەن خەڵکەوە بە ڕێژەی لە 150 لە هێندێ شوێن زیانی زۆر بایکۆت لە مەسلحەتی چێە لە 100 بایکۆت یعنی ئەگەر ئەو کەسانی کە بایکۆتی هەڵبژاردنەکەن مەبەستیشیان ئەوە نەبێ بەڵام لە ڕاستیە وازێنانە لەوەی کە حکوومەت بەم جۆرە بەردەوام بێ یەکێتی و پارتی بەم جۆرە بەردەوام بەڵە بەرژەوەندی ئەوانە ئەگەر چی خەڵک دژی ئەوان بایکۆتی کردووە دژی حکوومەتەکە و شێوازی حکومڕانیەکە و دەسەڵاتەکەیان بەڵام لە ڕاستیە بایکۆتکردن و بەشداری نەکردن هەڵبژاردن یارمەتی ئەم شێوازە حکومڕانیەدا بەردەوام بێ و بە ئەزمونیش دەرکەوت کاکدانە گریمان لە خولی پێشووی هەڵبژاردنە خەڵک وەکو هەڵوێستێکی سیاسی بایکۆتی هەڵبژاردنەکانی کرد بەڵام لە ماوەی 6 ساڵی ڕابردووە دەرکەوت بایکۆت هیچ شتێکی لە کوردستان نەگۆڕی هیچ دۆخێکی تازەی نەهێنایە پێش وای نەکرد یەکێتی و پارتی سەڵ بکەنەوە لەوەی کە مەسەلەن شێوازی حکومڕانیەکەیان بگۆڕن زۆرینەی پەرلەمانیەکەیان نەوەکو هەر ئەسڵەن
ئەم بایکۆتەی خەڵک بەلایەوە جێگەی بایەغ بوو ئەسڵەن زیاتر بێدەنگ بوون لە زوڵم مستەمی حکوومەت و نەک بێدەنگ بوون پشگیریشی بوون یعنی بۆ نمونە ئێمە هەوڵی پرساندنمانەدا سواڵی واژەیەکمانە کرد فراکسیۆنی کۆمەڵ و فراکسیۆنەکانی تری ئۆپۆزیسیۆن یعنی بە هزار حاڵە گەشتینە 21 واژۆ لەناو 111 واژۆیە 21 با یەک قسەی کەش تەواو بکەم کە ئەمە بە چاودێری کاری حکوومەت ئێمە ئەوە ئەکەین کە لەبەرەی گەلبین خاڵێکی تر بە دەرکردنی یاسای نوێ یعنی بۆ نمونە لە هەرێمی کوردستانە کاکدانا هیچ هاوکاریەکی دارایی بۆ ئەو خێزانانە نییە لە خوار هێڵی هەژاریەوەن لە خوار هێڵی هەژاریەوە یعنی ئەو خێزانانەی خواردنی پێویست جلوبەرگی پێویست تەندروستی پێویست پەروەردەی پێویست ئاوی خواردنەوەی پێویست ئەم تەندروستی پێویست ئەمانیان دەست ناکەوێت یعنی وەکو مناڵی بێسەرپەرشت وەکو ئافرەتانی هەتیوبار و بێوەژێن وەکو ئەو ژنانەی کە سەرۆک خێزانێک مەسەلەن بەهۆی تاوانێکەوە هاوسەرەکەی گیرێ چێتە سجن ئەگەر موچەخۆر بێ موچەکەی ئەبڕێ بەڵام ئەو خێزانە لێ ئەگەڕێن بۆ ئەم بێڕەحمیەی لە ژیانە هەیە بۆیە ئێمە پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد بۆی هاوکاری دارایی ئەو هەژارانە بکرێت لە کوردستانە ئەم چین و توێژانە موچەیەکیان هەبوو بە ناوی موچەی چاودێری خێزان لە 2016 و بە ناوی چاکسازیەوە بە زوڵم ڕایان گرتووە یاساکە بەسەر ئەوانە ئێمە یاساکەمان پێشکەش کرد بۆ ئەوەی ئەم بارودۆخە ڕاستکەینەوە و هەژارەکان پشگیری بکرێن یاسامان پێشکەش کردو لە بواری زۆر بواری تر کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە باش بۆ نمونە یاسامان پێشکەش کردووە بۆ ئەوەی بریندارانی چەکی کیمیاوی کە بە یاسا مافەکانیان زۆر باشە چەند دقیقی کەم ماوە چەند پرسیارێکش ماوە با بتوانین ینی فریا بکەین وەڵامیان بینەوە خەڵکی کوردستان زۆرینە موسڵمانە کۆمەڵی ژەڵێ ئێمە ناسنامەی موسڵمانەتی خەڵکی کوردستانە پارێزین من حەزەکەم تۆ وەک پەرلەمانتار لە هۆڵی پەرلەمان یاسایەک دێتە نێو هۆڵی پەرلەمانەوە چۆن بە چ میکانیزمێک بە چ شێوازێک ناسنامی موسڵمانێتی ئەم گەلە لەبەر چاوەگی ناهێڵن یاسایەک لەم پەرلەمانە لەم هۆڵی ئێوە دەربچێ کە وەکو بڵێ بەرەنگاری یا دژی ناسنامەی خەڵکەکەی بێت ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی و ئێمە نەوەکو چۆن لە مەودواوە ئەکەن لە ڕابردوو ژوامان کردووە هەمواری یاسای تونند و تیژی لەم خولەی پێنجەمی پەرلەمان لە ساڵی 2022 هێنانە پەرلەمان لە مانگی سێ ئێمە بەڕاستی کە بینیمان یاساکە دژی دینی خەڵکی کوردستانە لە هێندێ بڕگەیە دژی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کوردستانە دژی ژیانی خێزانیە و هێندێ بڕگەی پێچەوانی دەستور و یاسا بەرکارەکانە وا بزانم سێ ئەندام پەرلەمان بووین سەرەتا دژی وەستاینەوە ڕاستە ژمارەمان کەم بوو بەڵام لەبەر ئەوەی بە منطق قسەمانە کرد لەبەرەوەی بە جددی قسەمانە کرد لەبەر ئەوەی پاڵپشت بە دەستور بڕگەی دەستورمان هەیە کە ڕێگە نادا هیچ یاسایەک دەرچێت پێچەوانی شەرع بێ و لەبەر ئەوەی بەرگریمان لە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی خێزانی خەڵکی کوردستانە کرد و زۆر خۆمان پشت ئەستور بوو بەم حەقانیەتە کۆبوونەوەکەمان ڕاگرت ڕێگەمان نەدا ئەو یاسایە نەک هەر تێپەڕ دەرچێت بەڵکو ڕێگەمان نەدا تێپەڕێت طبعاً بە خۆشحاڵیەوە لە ڕای گشتیشە دەنگدانەوەی هەبوو دەنگدانەوەی زۆر زۆری هەبوو طبعاً بە خۆشحاڵیەوە دوای ئەوەی ئێمە بەم جۆرە قسەمان کرد لە ناو هۆڵی پەرلەمانە زۆرینەی زۆری پەرلەمانتارەکان تەنانەت لە فراکسیۆنەکانی کەش هاتن پشگیریان کردین و هاوڕامان بوون و ئەمە بوویە هۆی ئەوەی کە دانیشتەکەی پەرلەمان پەکی بکەوێ دەستەی سەرۆکاتی پەرلەمان بەڵێنێک بدا کە ئەبێتە عورفێکی پەرلەمانیش کە پێشتر نەکراوە وتی بەڵێن بێت ئەم هەمواری یاسایە ئەنێرینە لیژنەی فتوای هەرێمی کوردستان ئەوان بیبینن ڕێگە نەدەن هیچ بڕگەیەک دژی دقە نەگۆڕ و جێگیرەکانی شەریعەت بێ تێپەڕێت یعنی اینجا بێتەوە ناو هۆڵی پەرلەمان طبعاً کە ئەمەیان کرد مناقەشەکە کرا نردیان بۆ لیژنەی فتوای باڵای هەرێمی کوردستان ئیتر جارێکتر نەگەڕایەوە پەرلەمان طبعاً ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر گەورە بوو بۆ هەر کەسێک دەنگی داوە یا لەمە دوا دەنگەدا بە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان ئەوە یەکێک لە ڕێگاکان بوو لە ڕێگای کەش کاکدانا یعنی هێندێشت هەیە بە یاسانیە بۆ نمونە ڕێکخراوێک لە سلێمانی ڕێکخراوی ڕاسان لە شاری کاگەحمەدی شێخە لە شاری سلێمانی شاری مزگەوت و میحراب و حوجرەیە ئەم ڕێکخراو بانگەشەی بەرگریکردن لە هاوڕەگەزبازانیە کرد 5 دانە ساڵ کارێک کرد ڕاستە هێندە هەوڵدرا بوو پێشتر بەڕاستی دڵسۆزی زۆر هەیە لە وڵاتە خەمخۆری زۆر هەیە بەڵام سپاس بۆ خۆی گەورە ئێمە لە پەرلەمانەوە ڕێکاری یاساییمان دژ جوڵاند داوامان لە فەرمانگەی ڕێکخراو ناحکومیەکان کرد هەموو زانیاریەکانمان بۆ بنێرە یەکەم جار دەرکەوتم ڕێکخراوە فێڵی لە حکومەتیش کردووە
خۆی بە ڕێکخراوی بەرگریکردن لە مافەکانی ئافرەت ناساندووە لەولا خەریکی لادانی ڕەوشتی و بەلاڕێدابردننی گەنجەکانە لە کوردستانە. دوای ئەم ڕێکارانەی پەرلەمان هاتین لە دادگای سلێمانی سکاڵامان لەسەر تۆمار کرد، زۆر بە خۆشحاڵیەوە دەستەی مافی گشتی لە داواکاری گشتی سلێمانی و دادوەری بەڕێز لە دادگای دوی تاوانەکان مۆڵەتی ئەم ڕێکخراوەی هەڵوەشاندەوە و تونترین سزایدا و دەرگای ڕێکخراوەکەی داخست. ئەمە بەڕاستی دەستکەوتە ئینجازە بۆ هەموو چاکەخوازێک لە کوردستانە، بۆ هەموو دەنگدەرێکی کۆمەڵ لە ڕابردوو لەدا هاتووە پێشەوەی لەسەری بەردەوام. پێشەوەی کۆتایی پێبێنم لە کۆتایی جەنابەت دیتە ئێرە مەتیانوسێکمان حاضر کردووە، چیت هەیە بۆ دەنگدەرەکان یا بەڵێنی چیان پێدەی؟ ئێمە ئەمە ئەرشیفەکەین، تۆمارەکەین و دوجار کە بەڕێز عومەر گوڵپی چۆ پەرلەمانی کوردستان لە خولی شەشەم ئێمە هەمیشە بەو نووسینەی کە نووسیوتە مامەڵە لەگەڵ جەنابەکەن و بیری دەنگدەرەکانی شێنینەوە. بەڵام لێرەوە ئەمەوێت سواسی مامۆستا عومەر گوڵپی بکەم، کاندیدی ژمارە 1 لە بازنەی سلێمانی. زۆر سپاس مامۆستا عومەر گوڵپی، کاندیدی ژمارە 1 لە بازنەی سلێمانی، بەو هیوایی کە جەنابت و ژمارێکی باش لە کاندیدانی کۆمەڵ بچنە هۆڵی پەرلەمان و ئەم کورسیە پرتەقاڵیە کە وەکو هێمایەک دامان ناوە بۆ فراکسیۆنی کۆمەڵە داتوە زیاتر بێ کورسی ڕەشەکان زۆرینەی پرتەقاڵی ببن. خۆشەویستان، ئەگەر ئێوەش ئەتانەوێت ژمارەی کورسیە پرتەقاڵیەکان لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان زیاتر بێت، ئەوەی کە مامۆستا عومەر لە ماوەی نیو ساعتا باسی کرد و زۆر لەوە زیاتر کۆمەڵ لە ڕابردوو هەم کە لە حکومەت بووە هەم کە لە پەرلەمان و لە معارزە بووە کردوێتی، هیوادارین بەشداریکی گەرم و گوڕ و کاراتانە بێ لە دەنگدان و دەنگ بدەن بە لیستی ژمارە 147 لیستی کۆمەڵی دادگەری. مامۆستا عومەر تەشریف بێنە بوێرە ئەم تیانوسەمان بۆ بنووسن. ئەمە بە کورتی بڵێم ئەم جارە ئەرکمان سەختترە بەڕاستی، احتیمالەکە و کاریشی بۆکەین. یەکێک لە ئەرکە گرنگەکان نووسینەوەی دەستور بێ. نووسینەوەی دەستور گرێبەستێکی کۆمەڵایەتی زۆر زۆر گەورە و گرنگە بە نسبەت کوردستانەوە. بەڕاستیە بێ دەنگدەران بزانن هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە ئێمە بە ژمارەیەکی زۆر زیاتر لە جاران لە پەرلەمان نبین. زۆر سپاس. ئەم تیانوسە ئەمێنێتەوە بۆ ئەمە پەیامێکە بۆ دەنگدەرەکانی خۆت. مامۆستا عومەر، لە هیوای سەرکەوتن ئێمە دوایی ئەمە بۆ دەنگدەرەکانت لەسەر شاشە داهانین. پشتیوان بەخوای بۆ خواهەیە کە ئیشەڵڵا ژمارەی کورسیە پرتەقاڵەکان لە خولی شەشەما زیاترە بێت. پشتیوان بەخوای گەورە. ئێمە بەڵێنیەوە دەین لە ڕابردوو چۆن دیفاعمان لێ کردوون، بەرگریمان لێ کردوون لە ژیانیان، لە قوتیان، لە ماڵ و مناڵیان، لە خزمەت گوزاریەکان، لە ئاینیان، لە بەها باڵاکان لە داهاتوە زیاتر بکەین. خۆشەویستان، بەم شێوەیە کۆتاییمان هێنا باڵقەی یەکەمی پرۆگرامی هۆڵی پەرلەمان. خواتان لەگەڵ.